ئەو کاتت باش بە خێراتی بوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەک لاپەڕە 32 لەپەڕە 32 لەسەری سەرەوە نووسرایە وانەی سێ کۆکردنەوە و لێدەرکردن فێربە لووتکەی جیهان بەرزترین لووتکەی چیا لە جیهاندا لووتکەی ئێڤەرێستە لە ئاسیا و بەرزاییەکەی دەگاتە 8848 مەتر. ئەو لووتکەی کە دوای دێت بەرزاییەکەی دەگاتە 8711 مەتر. سەرجەمی ئەو دوو بەرزاییە ئەژمێر بکە. ئەگەر خوێندکاری بەڕێز ئەگەر شارەزاییت نەبی لە لووتکەی ئێڤەرێست لە چیای زنجیرە چیای هیمەلایە دەتوانین پێکەوە سەیری ئەو ڤیدیۆی بکەین. هەر یەک خولەک. با بگەڕێنەوە لای پرسیارە کە ئێستا تۆزێک تەماشای چیای هیمەلایەمان کرد کە زۆر چیایەکی دوور و درێژ و بەرزترینی چیاکانی جیهانە. بەرزترین لووتکەشی ناوی ئێڤەرێست. ئێستا با تەماشای ئەو دوو ژمارەی بکەین کە دەبی سەرجەمەکەیان ببینینەوە. سەرجەمی 8848 و 8711. ئەگەر بە خەمڵاندن بی ئاسانە هەردوو ژمارەکان نزیک دەکەینەوە لە 9000 پاشان 9000 و 9000 کۆ دەکەینەوە دەبیتە 18000 مەتر. بەس ئێستا بە ڕاستی ئەو دوو ژمارەی کۆ بکەینەوە. هەنگاوی یەکەم چییە؟ هەردوو ژمارەکان یەک لە سەرەوە دەنووسین یەکیش لە خوارەوە. یەکان لە ژێر یەکان دەیان لە لای دەیان سەدان لە لای سەدان ئەوە یەکانە پاشان ئەوە دەیانە ئەوە سەدانە ئەوانەش هەزارانن. ئێستا یەکان لەگەڵ یەکان کۆ دەکەینەوە دەڵێن 8 کۆ 1 دەکاتە 9. ئەوە هیچ کێشە نەبوو. هەنگاوی دووەم دەیان کۆ دەکەینەوە دەڵێن 4 لەگەڵ 1 دەکاتە 5. دیسان کێشەمان نەبوو. هەنگاوی سێیەم کە دەڵێن 8 کۆ 7 دەکاتە 15. سەدان کۆ بکەوە 14 سەدانت هەیە بزانم لێرە هەڵە نووسرایە ڕەنگە مەبەستیان 15 بی چونکە 8 و 7 دەکاتە 15. ئەگەر 15ە
بێگومان 8 دەکاتە 15 بەڵام ناتوانین هەموو 15ەکەی ئاوا بنووسین لەبەر ئەوە ئەو یەکەی کە لێرێ لە تەنیشت 15ەکەی دەیبین لێرانە دایدەنێن لە سەری سەرەوە بۆ ئەوەی کۆی بکەینەوە لەگەڵ هەزاران. ئێستا کۆی دەکەینەوە لێرانە لە هەنگاوی چوارەم لێرە هەر سێکیان کۆ دەکەینەوە 1.8 دەکات 9.8 دەکاتە 17 تەنیا لە کۆتاییدا دەتوانین دوو ڕەنووس بنووسین. ئێستا ئەو ڕەنووسە خانەی یەکانە، ئەوەش خانەی دەیانە، ئەوەش خانەی سەدانە، ئەوەش خانەی هەزارانە، پاشان ئەوە 10,000 واتە ژمارەکە بووە 17,599 نزیکە لە 18,000 کەواتە هەڵەمان نەکردووە چونکە ئێرە بخێنینەوە کەواتە سەرجەمی هەردوو بەرزاییەکە بریتیە لە 17,559 مەتر سەرنج بدە ئەم وەڵامە شیاوە واتە لە ڕاستی ڕاستە گونجاوە چونکە نزیکە لە وەڵامی خەمڵێنراو. وەڵامی خەمڵێنراو 18,000 بوو، ئەمەش گەیشتینە 17,559 ئەگەر نزیکی بکەینەوە دەبیتە 18,000 واتە وەڵامەکەمان شیاوە. ئەو جارەی دەربارەی بابەتەکە دەربارەی جیاوازی دوو ژمارە هەیە 9,910 کەمی دەکەینەوە لە 7,340 هەنگاوی یەکان لەگەڵ یەکان سفری لێ بڕوە هەر سفر ئەوە کێشە نەبوو. پاشان لە هەنگاوی دووەم بۆ لێدەرکردنی دەیان سەدێک خورد بکەوە و بیگۆڕە بە دەدەی. هەست دەکەم ئەو جۆرە خورتکەوە و بیگۆڕە ڕەنگە هەندێک ئاسان نەبی، بەڵام کە تەماشا دەکەی دێ لای دەیان کە دەبینی چ هەبوو لێرە. ئەگەر بگەڕێنەوە ئێرە لێرە یەک هەبوو، یەک بچووکە نەتوانیت سار لە یەک دەرکەی چونکە دەبی هەمیشە ئەو ژمارەی سەرەوە گەورەتر بی لەی خوارێ لە کاتی لێ دەرکردن. لێرە چونکە یەک گچکەیە چاریش گەورەیە لەو نۆیە یەک ڕەنووسی یەک وەردەگرین. ئەو هاوڕێمان لێرە ڕەنووسی یەک وەردەگرین لە تەنیشت ئەو یەکەی خۆمانی دادەنین یەکەکەمان دەبیتە 11. ها لێرە ئەو یەکە ڕۆیشت بوو بە 11 لەسەرێ بوو بە 11 چونکە یەکمان ڕەنووسمان هێنا لەو نۆیە وەرماگرت کردمانە 11. 11 ئێستا چاری لێ بڕوە 7 دەمێنێتەوە ئەوە ئاسان بوو. لەو نۆیەش کە یەکەکمان هێنا لەو نۆیەکە نەما بووە 8 یەکی لێ ڕۆیشت بووە 8. ئەو جارە لێرە چ دەڵێن لە هەنگاوی سێم دەڵێ 8 کەم 3 دەکاتە 5 8 سێی لێ بڕوا دەکاتە 5. ئەو جە لە هەنگاوی چارەم لە هەزاران دەڵێن 9 7 لێ بڕوا دەکاتە 2 ژمارەکە بووە 2,507 کەواتە جیاوازیەکە لە مابەینی ئەو دوو ژمارەی کردیە 2,507. ئەوە بابەتی کۆکردنەوە و لێ دەرکردن بە شێوەیەکی ڕەنگە زۆر ئاسان نەبی، بەڵام بەڕاهێنان دەتوانین وا بیرکەینەوە کە ئاسان بی
هەرچەندە ژمارەکان ڕەنگە لەو ئاسانانە نەبن چونکە سفڕیان زۆر کەم تێدایەوە ژمارەی 8 و 4 و ئەو ڕەنووسی 8 و 4 و 9 و 5 ئاسان نییە لە کۆکردنەوە لێ دەرکردن. ئەو لاپەڕەیەشمان تەواو کرد. بێگومان پێداچوونەوەی خێرا هەڵدەگرم بۆ خوێندکاری ژیر بە خۆی پێداچوونەوەی خێرا دروست بکە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتەوانەی داهاتوو هەر بژی.